بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئاڵقەیەکی نوێی بەرنامی باس و خواست بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە گرنگی وەرگرتنی زانست دەکەین. شانازیە بۆ موسڵمانان و پێویستە هەمیشە بیڵێنەوە کە یەکەم پەیام و ئاەتی خودای گەورە بۆ ئەم ئومەتە بە ئیقرا واتە بخوێنە دەستی پێکردووە و نێردراوە. هەروەها خوای گەورە بە شانازیەوە سوێندی بە پێنووس و ئەو دێڕانەش خواردووە کە پێنووس دەینووسێت. هەروەها خوای گەورە لە قورئاندا جیاوازی و بەراوردێکی نێوان کەسانی زانا و زانستخوازمان بۆ دەکات لەگەڵ کەسانی نەزان و بە تەئکیدی پێمان دەڵێ ئەوانەی کە زانستخوازن و بە شوێن زانستدا وێڵن و ماندووی و عەوداڵی ڕێگەی زانستن وەکو ئەو کەسانە نین کە نازان و هیچ هەوڵێک بۆ زانست نادەن. پەیامبەری بەڕێزی ئیسلامیش صلی الله علیه وسلم لە چەندین فەرموودەدا ئاماژە بە گرنگی و بایەخ و ڕێزی زانست و زانایانی کردووە و هانی ئومەتەکەی داوە کە چرای زانست هەمیشە لە نێوانیاندا گەش و درەوشاوە بێ بۆ ئەوەی نەکەونە شەوە زەنگ و ڕێون نەکەن. لە فەرموودەیەکیشدا دەفەرمێ وەرگرتنی زانست و زانیاری لە لەدایک بوونەوە تا مردن دەبێت و لە فەرموودەیەکی دیکەشدا دەفەرمێت وەرگرتنی زانست لەسەر هەموو موسڵمانێکی نێر و مێ واجبە. یەکێک لە کارە سەرەکیەکانی پەیامبەری ئیسلامیش صلی الله علیه وسلم بە تەشریف بردنی بۆ شاری مەدینە ناردنی هاوڵی بەڕێز و خۆشەویست زەیدی کوڕی سابت بوو بۆ وەرگرتن و زانین و فێربوونی زمانی جووەکانی مەدینە تا لە پلان و فرت و فێڵ و نهێنیەکانیان شارەزا بێ. مامۆستا و زانای گەورەی کوردیش مامۆستا سەعیدی نورسی بە ڕەحمەت بێ دەفەرمێ سێ دەردی کوشندە هۆکاری دواکەوتوویی و نەمانی ئومەتی ئیسلامی و کوردن. یەکەم تەفرەقە و ناکۆکی ناوخۆ، دووەم تەممەڵی و کار نەکردن، سێیەم نەزانی و هەوڵ نەدان بۆ زانست. لەم بەرنامەیەدا لە سەرەتای وەرزی نوێی خوێندنی ساڵی 2017 پێمان باش بوو ئەم ئەڵقەی بەرنامەی باس و خواست بۆ گرنگی زانست و زانیاری تەرخان بکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی. مامۆستا گیان زۆر سپاس، زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باس و خواست. سپاس بۆ ڕێزیشتانی. مامۆستا سەرتا پێم خۆشە تعریف و پێناسەیەکی عیلم و زانستمان بۆ بکەی لە ڕوانگەی قورئان و سونەتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. سڵاوی خواتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست خوشکان و برایانی بەڕێزم. داواکارم لە خوای گەورە بە ناوە جوانەکانی خوای پەروەردگار ئەو باس و خواسی کەوان لە خزمەتێک کە باسێکی زۆر گەورە و گرنگە و باسی علم و زانستە هەمومانی لێ بەهرەوەر و سوورمەت بکات ئینشاءالله. دیارە کاکە ڕیازگان باسی علم و زانست لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە بۆ خۆی ئاینی علم و زانست و هاندانی خەڵکیە بۆ وەرگرتنی علم و زانست باسێکی زۆر گەورە و گرنگە. علم لە حەقیقەتا بەواتای چی درێت؟ بەواتای درک پێکردنی هەر شتێک لەسەر ئەو حەقیقەتەی کە وا هەیە. بۆیە گرنگە ئینسانی موسڵمان هەر شتێکەکات لە ژیانی خۆیدا کە ئەنجامی ئەدات لەسەر علم و بەسیرەت و بەرچاوڕۆشنی کارەکانی ئەنجام بدا. وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە دەفەرمێ قل ئەی محەممەد صلی الله علیه وسلم بە خەڵکی بڵێ هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. ئەم ڕێگایکەوە من شوێنی کەوتوم لەسەر بەڵگە و دەلیل و علم و زانست و بەرچاوڕۆشنیە. بۆیە وەکو ئەهلی علم فەرمویانە هیچ عیبادەتێک لە ئینسان وەرناگیرێت هەتا دوو مەرجیتیان نەبێت. یەکەم تەواوی ئیخلاسی و دڵسۆزی و خۆیەکلاکردنەوەی تیا بێ بۆ خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا. دووهەم متابعەی تیا بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە معنای علم و زانست دێ. یعنی ئەو کارەی تۆ ئەیکەی بزانە زانست پێی هەبێ خوای گەورە چۆن فەرمانی پێکردووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن فەرمانی پێکردووە، کەواتە علمەکە بریتێ لە درک پێکردن و ئەنجامدانی ئەو کارە لەسەر حەقیقەتی شتەکە خۆی. ئەگەنە ئەگەر من بۆ خۆم بێم بڵێم من نوێژەکە بەم شێوازە ئەکەم و ئاوام پێ باشترە ئەمە عیلم نییە چونکە هەڵبژاردەی خۆمە. کەواتە ئەنجامدانی هەموو عیبادەت و هەموو کارێکیش لەسەر بەسیرەت و بەرچاوڕۆشنی پێی ئەوترێ عیلم ئەو کارە گرنگەیە کە بەڕاستی لە ئێمە داوا کراوە.
زۆر باش مامۆستا پێگەی عیلم و زانست لە قورئان و سونەتدا چۆن باسی لێوە کراوە گەزانین لە پێشەکەش ئاماژەم پێ کرد سەربەرزیە بۆ موسڵمانان یەکەم پەیام یەکەم قسەیە کە خوای گەورە بۆ پێغەمبەرەکەی ناردووە بە ئیقرا و خوێندن دەست پێەکە. بەڵێ طبعا وەکو بەڕێزت ئاماژەت پێدا یەکەم وشەیە کە خوای گەورە بە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم بریتیە لە خوێندن و سوورەتێکیش لە قورئاندا بە ناوی ئەلقەلەمە بە ناوی پێنووسە. علم و زانست بەچی بەرهەم دێت دەتوانێت بپارێزرێت لە ڕوانگەی نووسینەوە لە ڕێی قەڵەم و ئەو مرەکەبەی پێی ئەنووسی لەگەڵ کاغەزەکەیە. ئەمە هەرسێکیان خوای گەورە سوێندی پێ خواردووە. نون والقەلەم وما یەسطوڕون، بە پێنووسەکە بە دێڕەکان لە شوێن تێژەکە فەرمی وەکیتابین مەسطوور کە مەبەست پێی لەوح المەحفوظە. ئەم علم و زانستە ئەگەر شتێکی باش و چاک و مبارەک بێ هەموو ئەدەواتەکانی خوای گەورە سوبحانە وتعالە سوێندی پێ خواردووە. بۆ گە تەماشای قورئانی پیرۆز بکەین لە 811 شوێن خوای گەورە باسی ئیمانەکات، باسی باوەڕەکات. لە بەرامبەر ئەمەشەوە لە 811 شوێن خوای گەورە سوبحانە وتعالە باسی علم و زانستمان بۆ کات. وقال الذين اوتوا العلم والإيمان. وێگە تەماشا بکەین 811 جار بە یەک ڕێژەیە کە خوای گەورە باسی علمەکە باسی ئیمانەکە. کەواتە ئەگەر تەماشا بکەین ئەم شوێنانەی کە قورئان باسی علم و زانستی تێدا کردووە ئاەتێکە بەڕێزت ئاماژەت پێدا هەر پرسیارێکە خوای گەورە ئەیکات لە خەڵکی هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون، بێگومان ئەمانە وەکو یەک نین. بۆیە خوای گەورە سوبحانە وتعالە باسی ئەوانەکە کە خاوەنی علم لە ناو ئیمانداران و باوەڕداراندا ئەوانەی کە ئەهلی علمن پلەپایان زیاترە، وەکو خۆی ئەفەرمێت يرفع الله الذين آمنوا منكم، ئەوەی ئەهلی ئیمانە پلەی بەرزترە لای خوای پەروەردگار، بەڵام والذین ئوتوا العلم دەڕەجات، ئەوەی کە خاوەنی علم و زانستە خاوەنی زانست و زانیاریە چەندەها پلەیان هەیە بەسەر ئیمانداراندا. لە قورئان ئەمانە زۆر هاتووە. لە سونەتی صحیحی پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وسەلام وەکو بەڕێزت ئاماژەت کە پێدا کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم داوای کرد لە زەید کاتێک کە چۆ شاری مەدینە لە ماوەی چەند ڕۆژێکە فێری زمانی جوولەکەکان بوو. ئەم جەهانی خەڵکی ئەدا بۆ علم و زانست و زانیاری. تەنانەت لە جەنگی بەدرا کاتێک کە 70 دیل لە بێباوەڕەکان کەوتە لای موسڵمانان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو شەرتەی بۆ دانان کە ئەمانە دوژمنی خوا و پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم مسڵمانان و مەدینە و خاک و ئاو وڵات و هەموو شێکیان بوون، بەڵام فەرمووی کارێکەیە زۆر گرنگە ئەویش بریتیە لە خوێندن و زانست و زانیاری. هەرێکێ لەمانە خوێندەواری هەبێ بتوانێت دە منداڵی مسلمان دە کەسی مسلمان فێرە خوێندن بکە ئەو کەسە ئازاد بێت. کەواتە ئەمە پلەیەکی زۆر گەورەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی هەوڵی داوە لە نێو کۆمەڵگەکەی خۆیدا فێری پیاوان بکات و فێری ئافرەتان بکات. دیارە ئافرەتانش بە حەقیقەت بەهرەمەند بوون لەم زانست و زانیاریانە. عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێت خێزانی بەڕێزی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێکە لەو ئافرەتانی کە فەرموودەیەکی زۆری گێڕاوەتەوە، یەکێکە لەو ئافرەتانەی کە خەڵک هاتۆ پرس و ڕاوێژی پێکردەوە، یەکێ بۆ لەو ئافرەتانەی کە مامۆستا و بۆ قوتابی هەبووە. ئەمجا لە کتێبی مێژووی ئیسلامیشا کە باس کراوە بۆ نمونە لەوانە صیفەت الصەفوە کە باسی زاناکان دەکات، لە ناوێنە باسی چەندەها ئافرەت ئەکات کە زانا بووە، کە ئەم ئافرەتانە چەندەها کەسیان پێگەیاندووە کە بوونەتە ئائیممە، کە بوونەتە پێشەوا، کە بوونەتە کەسانێک کە خەڵکی بەڕاستی سوود و بەهرە لە علم و زانستەکەیان وەربگرێت. بەڵێ مامۆستا ئاماژەت بەوە کرد کە لە بەرامبەر وشەی ئیماندا هێندە جاریش وشەی عیلم هاتووە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەمە ئەوەمان پێ دەڵێت کە عیلمیش یەکێکە لەو ڕێکار و هۆکارانەی کە مرۆڤ دەتوانێت لە ڕێگەیەوە ئیمان و خوا پەرستی بەدەست بێنێ. بەڵێ طبعا ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێت ئەفەرمێ خاڵێک هەیە زۆر گرنگە ئێمە تەماشای قورئان بکەین. ئەویش ئەوەیە خوای گەورە لە قورئانە فەرمانی نەکردەوە بە هیچ شتێک بە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم داوای زیادە بکات ئیلا لە عیلمانە بێت. لە عیلما فێ فەرمێ قل ربی زیدنی عیلما، داوا بکە لە خوای گەورە داوای چی بکە؟ داوای زیادە علم و زانست بکەم. بۆیە ئەفەرمێ ئەمە بەڕاستی بەسە بۆ گەورەی علم و زانست کە خوای گەورە بە پێغەمبەرەکەی بدات، چونکە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم قورئانی بە ئێمە گەیاندووە و سنەتی صحیحی ئەو لە دوای قورئان ئێمە دەبێت شوێن سنەتی صحیح پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە قسەکانی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم سەرچاو مەصدەرێکە بۆ ئێمە. لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتعالە ئەم ئیمان و باوەڕەی کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بە ئێمە یەگەیەنێت
لپال داوای لێ ئەکا خوا فەرمێ قل ربی زیدنی علما بڵێ خوای گیان علم و زانست و زانیاریم پێ ببەخشە. بۆیە جارەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مزگەوتا دانیشتووە پیاوێک هاتۆتە لای هاتۆتە مزگەوت دوور کاتنوێژی کردو ئەمجا دانیشتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەستە بڕۆ نوێژ بکە فإنك لم تصلي چونکە تۆ نوێژت نەکرد. کابرا چوو دوور کاتنوێژی کردو و دیسان و هاتۆ دانیشت و سەلامی کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەستە بڕۆ نوێژ کە چونکە تۆ نوێژت نەکرد تاوەکو سێ جار. دوای فەرمووی یا رسول الله صلی الله علیه و سلم والله لەوە باشتری لێ نازانم. پێغەمبەر صلی الله علیه و سلم هات وەکو ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوا لێ بێ کە لە صیفە سەڵاتی باسێکە حەدیثی کابرای المسیء الصلاة و کە نوێژەکەی خراپ بوو هات فێری کرد. یعنی ئێستا جاری وا هەیە کەسێک بۆ خۆی کارێکەکە شتێکەکات بەڵام لەسەر علم و زانست نایکە ناتوانێت کارەکە بە چاکی ئەنجام بدات. کەواتە پەیوەندی نێوان ئیمان لەگەڵ علم و زانستا بریتێ لەوەی ئینسان بەهۆی علم و زانستەکەی بەرز ئەبێتەوە لای خوای پەروەردگار. لە ناو ئومەتی ئیسلامیشدا هەروە بوو تەماشاکە لە ناو جیلی سەحابەیە ئەو سەحابانەی کە ئەهلی علم بوون پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام تایبەتمەندیەکی زیاتری پێداون. حتا جاری وا هەبوو لە جەنگی ئوحودا بۆ نمونە کاتێکە ژمارەیەکی زۆر لە هاوڵە بەڕێزەکان شەهید بوون و نەکراوە ئەوەندە قەبر هەڵکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی دوو سێ بەیەکەوە بیان نێژن. کاتێ ویستی بێتیان یەکەم کەس لە ناو قەبرەکە دابنێن پرسیاری کردووە کامیان زیاتر شارەزا بووە کامیان زیاتر قورئانی لەبەر بووە. یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەم بوارەی پێش خستووە ئەو سەحابە بەڕێزە و هاوڵە بەڕێزە لە پێشە ئەویان خستووەتە ناو گۆڕەکەیەوە. کەواتە لە ژیانی دنیا و لە دوای مردنیش ئەوانەی خاوەنی علمن خاوەنی زانستێکی بەسوودن بەڕاستی خێر و پاداشێکی گەورەیان بۆ هەیە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمووی ئیذا مات الئینسان انقطع عمله. ئینسان کەمر کردەوەکانی ئیتر قەتع ئەبێ ئەبچڕە ئیلا مەگەر لە سێ ڕێگە وەیەکێ لەوانە ئەفەرمی ئەو علم ينتفع به کەسێک خاوەنی علم و زانستێک بێ کە بەم علم و زانستە سود بە خەڵکی بگەێنێ. ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێ یا ئەو ئەئیمە بەڕێزانی تر تەماشاکەی 1200 ساڵ لەمەوە پێش بە نزیکی کتێبیان نووسیوە تەدوینی سونەت و ئەحادیث کۆمەڵشی تریان کردووە. ئێستا ئێمە بەڕاستی لە زانستەکەی ئەوان بەهرەمەند دەبین کە ئەمە بەڕاستی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی سەدەقەیەکی جاریەیە. بەڵێ مامۆستایان ئیسلامی پیرۆز چۆن مەدحی زانست خوازانەکە چۆن وەسف و سەنای ئەو کەسانەمان بۆ ئەوکا کە بە دوای زانستا وێڵ و عەوداڵ و ماندوون. طبعا یەکێک لە ڕێگاکانی بەهەشت ئەوەی کە ئینسان هەوڵی علم و زانست بدا وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ من سلك طريقا يلتمس فيه علما نەکیڕەیەکە لێرە داهێناویەتی سهل الله به طريقا إلى الجنة. هەر کەسێ ڕێگایەک بگرێتە بەر بە دواگەڕانی علم و زانستی تێدا بێت بێگومان ڕێگای بەهەشتی بۆ خۆی ئاسان کردووە. چکە بەڕاستی بەهەشت یەکێک لە ڕێگاکانی بریتیە لە ئەوەی کە ئینسان بە علم و بە زانست بتوانێ کارێکی چاکە ئەنجام بدات. چونکە ئێستا زۆر جار بۆ نمونە مامۆستایە کە لە شوێنێک گوتار ئەدا جاری وا هەیە بۆ نمونە بە خەڵکی ئەگەڵێ ئەو ڕۆژە بە ڕۆژبوون تیا خێرە. جاری وا هەیە لە مزگەوتەکەی 1000 کەس نوێژەکان 700 کەسی بە قسەی ئەم مامۆستای لەو ڕۆژەدا بە ڕۆژۆ بێ یا ئەڵێ ئەم سونەتە بکەن یا ئەڵێ ئەم نوێژە بکەن یا ئەڵێ ئەم دوعایە بکەن. تەماشاکەی خەڵک شوێن مامۆستاکە ئەکەوێ. ئەم عیلمەی مامۆستا بووە چرایەک لە ناو گەڕەکەکەی خۆیدا. جا گرنگی عیلم بەڕاستی ئالەمەدایە. ئەم کەسەی کەوا عیلم و زانستێک ئەگرێتە بەر کە خزمەتی خۆی و مرۆڤایەتی پێ ئەکات ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمێ بێگومان ڕێگای بەهەشتی گرتووەتە بەر و لە شوێنێکی تردا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمێ إن من الناس مفاتيح للخير مغاليق للشر. ئەفەرمێ خەڵکانێکن لە ناو کۆمەڵگەدا هەمیشە کلیلی خێر و چاکەن بۆ خەڵکی و دەرگای شەڕ و خراپە لەسەر خەڵکی داخەن. بێگومان ئینسان کە علم و زانستی هەبوو درک بە حەقیقەتی شتەکان ئەکات. یەکێک لە گەورەزانانی ئیسلام ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێت لە کتێبی مەدارج السالکین باسی شەیخەکەی خۆی ئەکا شەیخ الئیسلام ڕەحمەتی خوای لێ بێت کە ئەفەرمێت یەکێک لەو بەهرانەی خوای گەورە دابی بەم پیاوە خاوەنی علم و ذەکا و زیرەکیەکی وابوو بەل لە ڕوودانی شتەکان دەرکی بە حەقیقەتی شتەکان نەکرد. چونکە کاتی ڕووداوێک ڕوو ئەدا ئەوام و خوێنەوار و نەخوێنەوار هەمووی ئەیبینێت بەڵام گرنگ ئەوەیە بەر لەوەی حەدەسەکان ڕوو بدات
خەڵکێک هەستی پێ بکە کە پێشبینی بکە. گەشت بڵێ ئەمە شتێکی ئاوا بەڕێوەیە و بڵێن ئامادەکاری بکە بۆ جەفەمەیەکێ لەو کەسە بەڕێزانەی کە خاوەنی ئەو زانستە بووەوە خاوەنی ئەو فێڕەسەت و زیرەکیە بۆ بریتی بۆ لە شەیخ الئیسلام ئینسان بەهۆی ئەم علم و زانستەوە خوای گەورە سوبحانەه وتعالە کۆمەڵێک زانست و زانیاری پێ ئێدا ئێستا کاتی خۆی هەر کەسێک کە ئەبووم بە مامۆستا ئەبووە بیان و تامە 12 علم بێت یعنی کۆمەڵێک علم بۆ خۆ علمەکان تەواو نابێت بەڵام لە هەر بوارە و زانستێک بۆ کەوا خوێندە بێتی دوای ئەوە کە بووە بە مامۆستا ئەمجا ئەبێ برەو بەم علم و زانستەی خۆی بدا بۆیە زانایان پێشەوایان ئەئیمەکانی ئێمە حتا ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێت ئەفەرمێ یەکێک لەو علمانەی کەوا لە کاتی خۆیان خوێندوویانە حتا وەکو کتێب بووە بۆیە لە میسرەوە چووە بۆ یەمەن لەوێ بە دوای مامۆستای شارەزا گەڕاوە لەکوێک کە کەسێکی عالم بوو بێ کەسێکی زانا و دانا بوو بێ بچێ لە خزمەت زانستەکەی ئەوە بەهرەمەند بێ یەکێک لەو زانە بەڕێزانی کتێبێکی نووسیوە باسی ئەو عالمانە ئەکا کە لە ژیانی خۆیاندا نووسینەکانیان لە 100 کتێب بەرەوسەرەوە بووە دامە حساب کە بۆ زەمانێکی 800 ساڵ لەمە و پێش تا ئەگاتە 700 ساڵ لەمە و پێش ناوی چەندەها زانا و عالمی گەورەی هێنا وەکو شەیخ الئیسلام وەکو ئیمامی نەوەوی وەکو ئیمامی سیوطی و چەندەها ئیبن حەجەر و چەندەها زانای تری هێناوە کە خزمەتێکی زۆریان کردووە ئەم خزمەتە زۆرە بەڕاستی لە بواری چیەوە بووە لە بواری ئەوە بووە کاتێک کە لە خزمەتی قورئان خوێندویانە خوای گەورە سوبحانەه وتعالە چەند ستایشی ئەو کەسانی کردووە کە ئەهلی علمن کە ئەمانە لەناو کۆمەڵگەیە دەوریان چۆنە کە خەڵک کاتێک کە پێویستی بەوە بێجاری وا هەیە کەسێک لە بوارێکە لە حاڵەتێکە لێ ئەقەومیە تووشی کێشەیەکە بێ کاتێ دێتە لای کەسێک کە زانایە باس و حاڵی خۆی بۆ ئەکات دەتوانێت بە دووسێ کلمە بە علم و زانستەکەی جوابی بداتەوە و کارەکەی بۆ ئاسان بکات و شیفای دڵی ئەو کەسە بدات لەو شتەی کەوا لە دڵیەتی کە بەڕاستی ئەمە کارێکی زۆر خێرە سەدەقەیەکی جاریەیە خێرێکی نەبڕاوی ئینسان بەڕاستی هەوڵی ئەم علم و زانستە بدات کە بەڕاستی سوود بە خۆی و بە کۆمەلگە مسلمانانیش بگەێنێت زۆر باشە مامۆستا ئیسلامی پیرۆز چۆن سەیری زانستە دنیاییەکانەکە کۆمەڵی زانستدن بۆ ڕۆشنکردنەوەی ژیان کۆمەڵی زانستدن کە ناچنە چوارچەوەی زانستە دینیەکانەوە ئیسلامی پیرۆز چۆن سەیری ئەمانەکەەوە چۆن مامەڵیان لەگەڵداکە یەکێک لەو ئەسەفانەی کە زانایانی پێشینمان بە تایبەت لەوانە ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێ ئاماژەی پێ کردووە بە دوای ئەویش زانانی تر باسییان کردووە وتوانە بەداخەوە هەندێک علم بووە کە خەڵکی موسڵمان ئیهمالیان کردو ینی 1000 و نزیکەی 200 ساڵ لەمە پێش یەکێ لەوانە باسی علمی طبیان کردووە طبعا زانایانی پێشینمان ڕەحمەتی خوان لێ بێت کۆمەڵێک زانامان هەبووە کە لە بواری طبدا و لە بواری فیزیادا و لە بواری بیرکاریدا و لە زۆر بواری تردا کەوا خزمەتی گەورەیان کردووە بەڵام ڕێژەکە کەمە بە گوێرەی ئەوەی کە ئەم هەموو ئایەت و فەرموودەیە باسی ئەم کارە چاکانەمان بکە کە ئینسان لە ڕێ علم و زانستێکەوە داهێنانێکەکە بۆ خزمەتی بەشەریەت بەڕاستی ڕێژەکە کەمە چونکە ئەم زانستە دنیایانەش کە خزمەتی ژیانی مرۆڤ بکات مەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام نافەرمی خەیر الناس ئەنفعهم للناس چاکترینی خەڵک ئەو کەسەیە کە بەسووترینیان بێ بۆ خەڵک خزمەتی خەڵک بکە پرۆژەی خێرخوازی زۆری هەبێ بۆ خەڵکی هەر ئەوەش کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم باس دەکات لە خێرە نەبراوەکان ئەوەیە کە ئینسان علم و زانستێک لە پاش خۆی بەجێبهێڵێ جا ئەم علمانە یا علمێکی دینیە ئەوەی کە ئینسان لە خوای پەروەردگار تەبارەکە و تەعالی نزیک دەکاتەوە یاوە خود علمێکی دنیاییە علمە دنیاییەکانش بەڕاستی بۆ خزمەتی مرۆڤایەتی و بۆ خزمەتی ئینسان کراوە یعنی ئەگەر ئینسان ئەم شتانە لە چاکەدا بەکاربێنێ بزانە چەند کار ئاسانی ئەکات بۆ ژیانی خەڵکی جا نمونەیەکی خۆشت بۆ باس بکەم ڕۆژێ پیاوێ باسی گرنگی مۆبایلی بۆم کرد وتی باسە ئێمە ماڵمان ئێمە لە ئەسڵدا خەڵکی یەکێک لە دێهاتە دوورەکانی مەنتیقەی پێنجوێنی وتی هەکاتێک کەسێکمان لێ ئەمرد منیان ئەنات ئەیانوو فڵانە کەس بچۆ پیان بڵێ فڵانە کەس مردووە وتی منیش تەکسیەکمە گرت و ئەڕۆشتم بۆ ئەوێ هەموو جارێ لەگەڵ منیانە بینی ئەیانەوە فڵان کەس هات ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون بەخوا فڵان کەسێکمان لێ مردووە وتی جارێ هەروە بۆ سەردان و بۆ خۆشی چوون بۆ ئەوێ
دیارە خزم و کەسێکی نزیکیان زۆر نەخۆش بوو لە حاڵەتی وەکۆڵی مردن و ئەوانەیە بووە وتی کە چوم بۆ ئەوێ هەنی خزمان هەبوو لەگەم منیا بینی ئافرەتەکان دەستیان کرد بە قوڕپیاوان ئەوە چییە بەخوا فڵانە کەس مردەوە تۆ هەواڵەکەت بۆ هێنان وتم وەڵڵاهی بابە کەس نەمردەوە من بۆ خۆشی هاتووم و ئەیان و تۆ ئەدەوێ ئێمە دڵمان ڕانەشتەکەی و باوەڕیان پێ نەیەکردم جا بەڕاستی هەر حەقیقەتەن واشە خەڵکێک کارێکی بۆشێکی بۆ ڕێگایەکی دوور چەند سەعاتی بڕیوە تاوەکو بچێت ئەوێ قسەیە بکە پەیامێک بگەێنێت بەڵام ئێستا ئەمڕۆ لە ڕێگای پێشکەوتین ئەم عیلمە و وەکو بڵین سەیارە بێت وەکو بڵین مۆبایل بێت تەلەفۆن بێت وەکو بڵێ زۆرێک لەم شتانەی تر بێت کە ئەمڕۆ خزمەتی خەڵکی پێ ئەکرێت بەڕاستی هەر کەسێک ئەم داهێنانە بکات ئەم خزمەتە بکات بۆ خزمەتی مرۆڤایەتی ئەگە کەسێکی ئیماندار و باوەڕدار بێت خوای گەورە سوبحانەهو وتەعالە پلەیەکی زۆر گەورەی پێ ئەبەخشێت ئەو کەسە ئەگەر ئەهلی ئیمانیش نەبێ خۆ خوای گەورە زوڵمی لێ ناکات بە ئەندازەی ئەم کەسە ئەگەر ئیمان و باوەڕی نەبێت کەواتە ئەم شتێک کە کردوێتی بۆ خزمەتی مرۆڤایەتی کردووە بۆیە خەڵک بە چاکە باسیەکە ناوی ئەمێنێتەوە لەگەڵ خەڵکیدا ئەمیش بۆ ئەوەی کردووە کە خەڵک ستایشی کات و سوپاسی بکات و کارەکەی پێ بزاردێت خۆ ئەگەر بۆ خوای بکات و چاوەڕێی پاداشی بێت لە خوای پەروەردگار ئەوە بێگومان خوای گەورە لە قورئانە فەرموویەتی إن الله لا يضيع أجر من أحسن عملا إن الله لا يضيع أجر المحسنين کەسێک کاری چاکە ئەکا خوای گەورە سوبحانەهو وتەعالە بێگومان کارەکەی بەزایە نادات زۆر باش مامۆستا لە فەرمودەیەکدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ وەرگرتن و فێربوونی زانست لە لەدایکبوونەوە تا مردن دەبێ مانای وایە نابێ مرۆڤ دەستەوەستان بێ نابێ مرۆڤ تەمەن بکاتە پێوەر یان بۆ منە کۆمەڵە شتەیە بیکاتە پێوەر بۆ فێربوونی زانست چۆن لەم فەرمودەیە تێبگەین طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە هەمیشە هانی ئێمەی داوە بۆ زانست و زانیاری ئەفەرمێ ئەم زانست و زانیاریە میراتی پێغەمبەرانە ئەمجا کێ هەیە پێویستی بە میراتی پێغەمبەران نەبی سەلامی خوان لەسەر بێت لە مناڵێکەوە تاوەکو گەنجێک تاوەکو پیر و بە ساڵاتچوویەک ئافرەت بێ یاوەکو پیاوە پێویستی بەم زانستە هەیە چوە ئین العولەما لەم یوەڕەثوا دینارا ولا دیرهەم پێغەمبەران دینار و دۆلار و درهەمیان بەجێ نەهێشت وئینەما وەڕەثوا العیلمە بۆیە العولەما وەڕەثەة الئەنبیا کەواتە میراتی پێغەمبەران بریتێ لەو عیلم و زانستە هەموو خەڵکیش بەڕاستی پێویستی بەمە هەیە ئینسان نەڵێ بەخوا من تازە تەمەنم بووە من تازە ناتوانم بخوێنم تازە ناتوانم فێر بم نەخێر ئەبینین لە تاریخی ئیسلامەتیدا و حتا ئێستش کە ئەم هەواڵانە زیاتر ئەگا لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و فەیسبوک و ئەوانەوە ئەبینی کەوا کەسی وا هەیە لە تەمەنی 80 ساڵی و 90 ساڵیدا چۆ دەستی کردووە بە خوێندن قورئانی ختم کردووە ئەوەندە فەرمودەی لەبەر کردووە لەبەر ئەوە ئەمە وەکۆڵی هیممەت الرجال تەزول الجبال کەوتۆتە سەر هیممەتی ئینسانەکان هەوڵ و ماندووبوونی ئینسانەکان بەقەدەر هەوڵ و ماندووبوونی کۆشی خۆت بەرهەمەکەت بۆ دێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى ئینسان بەقەدەر هەوڵ و کۆش و ماندووبوونەکەی خۆی بەرهەمی دەبێت و دەتوانێت بەدەستی بهێنێ بۆیە بەڕاستی زۆر گرنگە هەرچەندە وەکو بەڕێزت ئاماژەت پێدا بۆ هەموو تەمەنێک گرنگە بەڵام علم و زانست لە کاتێکی مناڵدیدا وەکو نەقش وایە لەسەر بەرد نووسینی بەربەر سەربەر چۆن ئەمێنێتەوە زۆری فەرقە وەک لەوەی نووسینێک لەسەر سەهۆڵ یا لەسەر بەفر یا لەسەر شتێکی تر چووک ئەوە جاری وا هەیە دەوام ناکە بەڵام ئەوەش دەتوانێت دەوام کات ئەگەر هات و بەردەوام خەریکی خوێندنەوە بێت وەکو ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێت کە بەڕاستی ئەئیمە بووە و شاخێک بووە لە وەکو عولەما فەرمێنن لە حیفظ و لەبەرکردنە پیان وتووە چارەسەری لە بیرچوونەوەی علم و زانست و زانیاری چییە؟ ئەویش لە وەڵامدا فەرموویەتی مداوەمەة النەظەر فی الکوتب یعنی بەردەوام بخوێنەرەوە بەردەوام تەماشا بکە یعنی ماندوونە بەخۆ علم و زانست هیچ کاتێ بۆ ئەوە نە ئینسان کە زانستێکی وەرگرت ئیتر دابنیشێ پاڵباتەوە بڵێن بەخوا من ئیتر یا بەکالۆرسم هێنا یا ماستەرم هێنا یا دکتۆرام هێنا یا من بووم بە مامۆستا یا من ئیتر تەعین بووم نەخێر ئەو کەسانی کە لە بواری خۆیاندا زیاتر هەوڵ ئەدەن کۆشش ئەکەن زیاتر ئەخوێنەوە تەماشاکەی لە ناو کۆمەڵگەیە جێدەستیان دیارە جێگە و پێگەیان دیارە جاگەر مامۆستایەکی ئاینی بێ ئەگەر پزیشکێ بێ ئەگەر مامۆستایەکی زانکۆ بێت ئەگەر کەسێکی ئەکادمی بێت لە هەر بوارێکە ینی بە گوێرەی هەوڵ و ماندووبوونەکەی خۆی ڕێزلێگیرا و بەڕاستی لە نێو کۆمەڵگەدا
زۆر باش مامۆستا تا ئێستاژ لە کۆمەڵگە خەڵکانێکی کەممان هەن یا ئەوەیە دڵی پیسە یا ڕەزیلە یان خۆی نەخوێنەوار و ڕەشبینە جیاوازیە خاتە نێوان خوێندنی کچ و کوڕ بۆ منە بەرگێکی ئاینی بەسەرادا بۆ ئەوەی ئەم دڵپیسی و ڕەزیلی ناخی خۆی بە شتێکی ئاینی پەردەپۆش کات و لەسەر خۆی نەکەوێت. ئایا ئیسلامی پیرۆز جیاوازی کردووە لە وەرگرتنی زانست لە نێوان نێر و مێدا وەکوڵێ فەزلێکی دایە بە نێرینە بڕوا فێر بێ و بەرچاوی خۆی ڕۆشن کا بەڵام مێینە هەر لە چەرمەسەری و نەزانی و ستەم لێکراویە بمێنێتەوە. طبعا فرمودەکەی ئیمامی موسلیم ڕەحمەتی خوای لێ بێت طلب العلم فريضة على كل مسلم مسلميشي داخله چۆن خوای گەورە سوبحانه وتعالى پێویستی کردووە لەسەر پیاوان بە هەمان شێوە بەڕاستی پێویستیشی کردووە لەسەر ئافرەتان و ئافرەتان لەسەر دەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئافرەتانێکی زۆر بە جورئەت بوون زۆر بەڕێز بوون و ڕێز لێگیراو بوون لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە پێغەمبەری خوا و تۆ عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تۆ لە جەژنەکاندا قسە ئەەکەی بۆ خەڵک ئەی باشە ئێمەش دەمانەوێت بەهرەمەند بین لە ئامۆژگاریەکانی تۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێ تەواو بووە فەرموویەتی کاتی لەوتاری جەژنە جێگەیەکی بۆ ئەوان داناوە حتا شەرع شەرمی بڕێ ئەو ئافرەتانشی کە لە سووری مانگانەیە بوون هاتون بەشداریان کردووە گوێبیستی ئامۆژگاریەکانی پێغەمبەر سەڵات چونکە ئافرەتانیش پێویستیان بە ئەو عیلم و زانستە شەرعیە هەیە. ئەمجا جارێتر وتیانە یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئێمەش پێویستە بەڕاستی کاتمان هەبێت قسەمان بۆ بکەی فەرموویەتی موعیدکن بەیتی فولانە دەی ئینشاءالله موعیدمان وابێ وەرن بۆ ماڵی فڵانە کەس دێم بۆ ئەوێ قسەتان بۆ ئەەکەم هەر کەس پرسیاری بوایە. ئەمجا دایکی مادەران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێت چەندین جاری فەرموو ڕەحمەتی خوا لە ئافرەتی ئەنساریەکان بێ خەڵکی شاری مەدینە حەیا و شەرم وای لێ نەئەکردن کەوا پرسیار نەکەن یعنی هەمیشە بە دوای علم و زانستی شەرعیا گەڕاون لە بواری خۆیانە بەڕاستی هەوڵێکی زۆریان داوە لە کاتێکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی فێری ئەم مجتەمع و کۆمەڵگایە کرد ئەسڵەن لە ناو ئەو کۆمەڵگایانەدا خۆ حساب بۆ ئافرەت هەر نەئەکرا وەکو ئافرەت تەماشا نەئەکرا چۆن مەیدان هەبوو بۆ ئاژەڵ فرۆشتن ئاوا مامەڵە بە ئینسانەوە کرا کەواتە چۆن ڕوبەڕووی ئەو کەسانە بوەستینەوە کە پێی وایە تا ئێستاش خوێندنی ئافرەت خوێندنی مەینە حرام و ڕێگە پێ نەدراوە. ئێمە بەچی دەتوانین بۆ دەتوانین ئێمە بەڵگەیان بۆ بینینەوە بە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ژیانی خێزانە بەڕێزەکانی کە ئەوانە بە تایبەت هەنێ حکمی تایبەت هەیە بە مەسەلەی ئافرەتان و هەنێ لایەنی شەرعی هەیە ئەمانە کێ ڕوونیان کردوتەوە جگە لە خێزانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوە بەڕاستی ئەمانە ڕۆڵێکی گەورە و گرنگیان هەیە. ئافرەتی موسڵمانش ئەبێ بەڕاستی لەو کاروانەدا نەبڕێت نابێ ئێمە لێگەڕێن کابرایەکی مولحید بێدین دوور لە دین یعنی خۆی هەموو هەوڵ و کۆشێک بدات بۆ دین و بۆ دنیا و بۆ علم و زانستەکەی خۆی لە بواری خۆیدا بەڵام ئافرەتی موسڵمان بە هەر بیانوویەک یا بە هەر هۆکارێک بەڕاستی خۆی لەم کاروانە دوا بخات. ئەم بەڕاستی ڕەنگە سەرچاوەکەی عیجز و بێتوانایی و تەمەڵی و دەسەوسانی و کۆمەڵە شتی تر بێت ئەگینە ئەو هەموو فەزڵانی کەوا هەیە چۆن خوای گەورە سوبحانه وتعالى پێویستی کردووە لەسەر پیاوان پێویستیشی کردووە لەسەر ئافرەتانیش چونکە لە بوارە شەرعیەکاندا هیچ جیاوازیەک نییە لە نێوان پیا و ئافرەتە لە ڕووی پاداشتیشەوە من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن مهم ئەوەیە کەوە ئەو کەسە کەسێکی ئیماندار بێ کەسێکی باوەڕدار بێ ئەگەنا لە ڕووی تەکلیفی شەرعیەوە لە ڕووی پاداشی لەلایەن خوای پەروەردگارەوە تەبارەکە و تەعالە ئافرەت ملزەمە بەوانە و داوایشی لێ کراوە کە لەسەر علم و بەسیرەت و بەرچاوڕۆشنی کارەکانی ئەنجامدا لەبەر ئەوە حج مەجالێک نییە هیچ کەسێک بە ناوی دینەوە بە ناوی ئاینەوە ڕێگری لە زانست و زانیاری بگرێت ڕێگری لە قوتابخانە و مەدرسە و علومە شەرعیەکان بگرێت ڕێگری لە پەیمانگا و زانکۆ و ئەم شتانە بگرێت بەڵکو ئێمە زۆر پێویستمان هەیە ئافرەتی موسڵمانیش ئافرەتێکی ئەکادیمی خاوەنی بڕوانامە بێت. ئێستا کێ لە ئێمە کاتێکەوە خوشکی دایکی کەسێکی ئەڕواتە خەستەخانەیەک چەنە پێویستمان بۆ هەیەکەوە دکتۆرێکی بەڕێزی ئافرەت لە خەستەخانەکانە هەبێت کە یعنی لە هەموو بوارەکە لە مختبەرەوە تاوەکو دەرزی لێدان تاوەکو پزیشکی یعنی هەموو لایەنێک هیچ لایەنێک نییە ئەمجا کە ئەڕوویتە قوتابخانە یعنی ئافرەتی وایە پێویستی بەوە هەیە باسی خۆی لای مامۆسایکی ئافرەت بکە
چەند پێویستمان بەوانە هەیە لەبەرەوە بەڕاستی کۆمەڵگا پێویستی بەوە هەیە چۆن پیاوان ڕۆڵی خۆیان دەبینن ئافرەتانیش لە بوارەکاندا بەڕاستی ڕۆڵی خۆیان ببین. مامۆستا کاک ئەحمەدی مفتیزادە بە ڕەحمەتی خواکەوێ فەرمێ بەشێکی زۆر لە چەرمەسەریەکانی ئەم سەردەمەمان بەهۆی زانست خوازەکانی سەردەمەوەی هەر لە هێرۆشیما و ناکازاکی و هەڵەبجە لەم دوایانەشە ڕووسیا و سووریا ئەم وڵاتانە ئەبینین بەهۆی زانستەوە قڕبەسەری ماڵوێرانیان بە دنیا دروست کردووە و کۆلە تەنگیان بە دنیا هەڵپێچاوە. ئەو زانستە کامەیە کە لۆمە کراوە یام زانست بەچی جڵاو ئەکرێ ئاینی پیرۆزی ئیسلام چۆن زانستێکی خراپ جڵاو دەکاوە ئەو زانستە خراپە کامەیە؟ بێگومان چۆن زانست یەکەیە کە یونتەفەعو بهی خەڵک سوودی لێ ئەبینێت ئەبێتە سەدەقەی جاریە بۆ ئینسان لە بەرامبەری ئەمەشدا زانستێک هەیە کە هۆکاری شەڕ و نەکبەتی و خراپەیە بۆ خەڵکی. هەرو چەند نمونی کە لە سەرەتادا ئەماژەمە پێداوەکو مۆبایل یاوەخۆ تەلەفۆن یاوەخۆ فەیسبوک یاوەخۆ سەتەلایت ئەم جۆرە شتانە ئەمانەش بۆ خۆی بوارێکی خێر و چاکەی هەیە بوارێکی خراپە و لادانیشەیە کە بەڕاستی تەئسیری هەیە لەسەر کۆمەڵگا لەوێوە بڕوات بۆ ئەو علم و زانستە و ئەو تەکنەلۆجیایی کە ئەمڕۆ بەڕاستی بە ڕێژەیەکی زۆر پێشکەوتووە و بەڕاستی هەندێک لە وڵاتان و وڵاتە زلهێزەکان بەڕاستی ئەمڕۆ بۆتە هۆکاری نەکبەتی بۆ میلەتانی دنیا بۆ میلەتانی هەژار بە تایبەتیش بۆ میلەتانی مسلمان چکە بەڕاستی ئەوڕۆ مسلمان بێنازە و مسلمان یعنی کەسێکە ئەگەر ببینێ بۆ نمونە کەسێکی ئەوروپی لە هەر شارێک و لە هەر شوێنێک ڕوبەرووی هەر ناڕەحەتێک ببێتەوە هەرچی کەناڵی دنیا زوومی کامێرەکانی خەنە سەر و هەمووی باسی ئەکا بەڵام وەکو وڵاتانی کە بەڕێزت ئاماژەت پێدا یان لە وڵاتێک و بۆرما کە ڕۆژانە دەیان سەدان هەزاران کەس لیان ئاوارە ئەبی ڕێگایان لێ ئەگرن ڕائەکەن بۆ وڵاتان لەوێش ڕێگایان پێ نادرێ شەو یەکێ لە کەناڵەکانیان و ئەو بەحرە ئێستاش تەرمی سەدەها خەڵکی واتیە کە تا ئێستش حەد ناتوانن بچن تەرمەکانیشان دەربێ ئەمانە وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد ئەمانە علم و زانستەکان بۆچی بەکارهێنا بۆ لەناوبردنی خەڵکی بۆ ڕوودانی کارەسات ئێستا جاری وا هەیە ئەم وڵاتە زلهێزانە کە هەڕەشە لە یەکتری ئەکەن جاری وایە بۆ علم و زانستە یەکتری هینەکەن ئەڵێم ئەگەر تۆ ئاوا بکەی من ئەتۆمیەکەت پێ و ئەنێم زەڕێکت پێ و شتێکە پێ ئەنێم وڵاتەکەت هەمووی خاپۆرکە بەڕاستی ئەمە چی ئەتوانێ ئەمە کۆنتڕۆلگاکۆ بەڕێزت ئاماژەت پێدا ترسی خوا ئەوەی کە ئینسان لە خوا بترسی هەسکا بە مراقبەی خوای پەروەردگار هەسکا خوای گەورە چاودێر و ئاگادارتە بەسەرەوە مەگەر ئەمە بتوانێت گەر ئینسان ترسی خوای لە دڵان نەبوو ئەو کاتەوەکو دڕندەیەکی لێ دێت ئەو علم و زانستەی کە بەدەستی هێناوە کە ڕەنگە لەوە بتوانێت کارەبای لێ دروست بکە خزمەتی مرۆڤایەتی پێ بکە زۆشتی گەورەی پێ بکات بەڵام بە پێشەوەنەوە دێت بۆ لێدانی خەڵک بۆ کوشتنی خەڵک بۆ وەکۆڵی ساخکردنەوەی چەک و ئەسلحەکانی خۆی لە وڵاتاندا شڕێک ئاژاوێک فێتنێک لە وڵاتێکە لە گرسێنێت ئیترەوە بەڕاستی خەڵکانێکی زۆر بە هیلاکەتا ئەبات. زۆر باش مامۆستا سوود و کەڵکەکانی زانست لە ژیانی ڕۆژانەماندا زانست لە ڕووی دنیا و قیامەتیەوە چه سوودێک بە مرۆڤەکان ئەگەێنێ؟ لە ڕووی دنیاوە ئینسان بێگومان کاتێک کەسێکی زانا بێت خوای گەورە سوبحانەوە وتعالە پلە و پایەکی پێ ئەدا تەماشاکی کاتی ئەڕواتە مەجلیسێکەوە کەسێکە خوێنەوار و شارەزایە خەڵک ڕوو ئەکاتە ئەو یعنی ئێستا ئێمە هەر مناسبەیەکمان نەبێ هەر دانیشتنەیەکمان نەبێ لە شەکرا و خواردنەوەیەک لە مەجلیسێک لە دانیشتنێ لە سوڵحێک لەمانە تەماشا ئەەکەی کەسێک ئیعتیباری بۆ ئەکرێت کە خوێنەوارە شارەزایە زانایە دانایە پێشەخرێت بە قسەکردندا تەبان ئەمەش ڕێزێکە خوای گەورە سوبحانەهو وتعالە ئەیدا بە کەسێک کە خاوەنی علم و زانست بێت و لەو زانستەی خەڵکی لێ بەهرەمەند بکە ئێستا پێشەوایانمان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەسەر بێ کە خوای گەورە ناوی هێشتوونەتەوە بەچی پێیگەیشتون ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ دەفەرمێ ئەگەیشتمە هاوین سەقفی ماڵەکەمە ڕوخانە چوم ئەفەرمێت ئەو تەختە و دارانە فەرمێت چوم ئەم فرۆشت ئەمدا بە کتێب و ئەموو تا زستان خوا کەریمە ئیمامی شافعی ڕەحمەتی خوا بفەرمێ سێ جار لە پێناو علم و زانستە ئیفلاسم کردەوە هیچم نەماوە چەندی جارە فەرمێت چوم دارڕای سەقفەکە فرۆشتومە وتومە تا زستان خوا کەریمە ئەوە ژیانی بەسەر بردووە لە دنیا خاوەنی
بەرگ و پۆشاک و کۆمەڵێک شتی تایبەتمەندی نەبووە وەکو خۆی ئەفەرمێ علي لباس لو تباع بفلس لكان الفلس أعظم بەڵام وفيها نفس ترى المذلة كفرا ئەفەرمێ جلێکم لە بەراگەر بە فلسێک بیفرۆشی دێشا فلسەکە زۆرترە و کەس ناوێت بەڵام نفسێکی تایە زەلیلی بە کوفر ئەزانێ ها ئینسان بەوەی عیلمەکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا چۆن بەرزی ئەکاتەوە ینی خاوەنی نفسێکی بەرزە بێت خاوەنی شخصیەتێکی بەرزە بێت طبعا ئەگەر ئەم علم و زانستەکەی خۆی ڕابگرێت هەشمانە ینی خوای گەورە علمی پێداوە بەڵام لەگەڵ علم و زانستەکەی خۆی ناڕوات لا ئەدات شتی دنیایی و کۆمەڵێ مەسالیح و شتی تێکەڵەکات تەماشاکەی ئەو ڕێز و هەیبەتەی نامێنێت خوای گەورە فەرمێ وەتلو عەلەیهیم نەبأ الذی ئاتەیناه ئایاتینا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين يعني کەسێ بوو کە خوای گەورە علم و زانستی پێدا بوو بەڵام ئەوەندە لای دا بەلای دنیاداری و بەلای خراپە و شتی تردا فأتبعه الشيطان وای لە هاو شەیطان دوای بکەوێ پەناگرین بەخوای گەورە بۆیە بەڕاستی بۆ ژیانی دنیا دیارە سوود و بەهرەکانی زۆر زۆرە بۆ ژیانی دوا ڕۆژش پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێت ئەوەی ئەهلی علمن خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە یەک پێڕ حەشریان ئەکات لە ڕۆژی مەحشەردا کە دەفەرمێت لە پێشیانەوە معاذی کوڕی جەبەل بە ئەندازەی بەرهەڵدانێک ئەوە تا لە پێش عالم و زاناکانەوە کە دەیفەرموو ئەعلەم الناس بالحلال والحرام زاناترین کەسە بە حەڵاڵ و حرام لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بۆیە لە بەهەشتی شاخوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕێزی ئەوانەی زۆر بەرز کردوێتەوە لە ئیمامی شافعی و غەیری ئەوێژە گێڕنەوە کاتێک کە دەرسی تەلەبە و فەقیه بوون دانیشتون لە خزمەتیا لە ئەو کۆڵەی لە کۆتایی دەرسەکەدا فەقیه توێتی مامۆستا ڕوخسەتم ئەدەی فەرمێتی چی ئەکەی فەرمێتی هەڵەسم دوور کاتنوێژەکەم فەرمێتی وەڵڵاهی بزانە ئەگەر تا ئێستا فێر نەبوو بیت فێربوونی بابێک لە عیلم بەشێک لە عیلم خێری زیاترە لە 70 کاتنوێژ ئەو تۆ ئێشتا لە علم و زانستیە نەگەیشتویت چونکە ئینسان بەو علم و زانستە ڕێت بۆ ڕۆشن ئەکاتەوە چۆن نوێژەکەت ئەنجامەدەی لە ناو نوێژەکەشتا چۆنەتی وەستانەکە چۆنەتی چەمینەوەکە چۆنەتی سوژدەبردنت تاوەکو زۆر کاریتر لە ژیانی خۆدا ئیبن عومەرێکی بوو لەو هەڵانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کاتێک کە باسی حەدیثی قیراتەکەی بسکار کەسێ نوێژ لەسەر جەنازەیەکە تا ئیبن مستەقبلان خێری قیراتێکی هەیە لە ئەگەر نوێژی لەسەر خێری قیراتێ بڕۆ بۆ مستەقبلان خێری 2 قیرات کاتێم حەدیثی بیست فەرمووی بەڕاستی قیراتی زۆرمان لەدەست چوو نەمازێنم خێر و پاداشە گەورەی تایە کەواتە ئەم پاداشە گەورانش لە ڕێی علم و زانستەوە لە ڕێی خوێندنەوە گوێگرتن ئینسان دەتوانێت بەڕاستی ئەوانە لێی بەهرەمەند بێت زۆر باش مامۆستا ئاسەوارەکانی زانست و زانیاری وەکو خوای گەورە فەرمێ کەسێکی زانا و خاوەن زانست و ماندووی ڕێگەی زانست وەکو کەسێک نییە کە هەر پاڵی داوەتەوە هیچ زانستێکی نییە ئەمە بەراوردێکە کۆمەڵگەیەکمان هەیە زانستیایە چرایەکی گەشە زانستیایە ڕەنگی داوەتەوە زانست لە هەموو کایە بوارەکانی ئەم کۆمەڵگەیەدا ئەبینرێ لە تەکنەلۆژیایان هەر لە ئەدەب و ئەخلاقیان هەر لە داهێنانەکانیان لەگەڵ کۆمەڵگەیەکە چۆن ئاسەوارەکانی زانست و زانیاری دەرەکەون بەسەر تاک و خێزان و کۆمەڵگەوە طبعا هەر کۆمەڵگایەک زانست و زانیاری تیا پێش بکەوێت بەڕاستی ئەو کۆمەڵگایە پێی ئەوترێت کۆمەڵگایەکی پێشکەوتوو هەر کۆمەڵگایەک لە مەسەلەی زانست و زانیاریدا بەرەو دواوە بێت چکە بەڕاستی میلەتیش خەڵکیش بەرەو دواوە ئەڕوات چونکە خەڵکی چاو لە پێشینەکانی خۆیانەکەن چاو لە گەورەکانی خۆیانەکەن بۆیە بەڕاستی لە هەموو وەکۆڵەی وڵاتێک وەزارەتێکی کە پێوترێ وەزارەتی تربیە و تعلیم یعنی پەروەردە و فێرکردن بەڕاستی ئەم ناوەجێی خۆیەتێ چونکە پەروەردە و تربیەت پێش تعلیم و فێرکاریە بەداخەوە یعنی ئەمڕۆ ئەبینین لە کاتی کە کۆتایی تاقیکردنەوەکانی ساڵ ئەو ڕێژانە ئەو نیسبانە کەوا ئیعلانە کرێت ئەبینی کەوا ساڵ بە ساڵ خوێندن و هەوڵدان و کۆششکردن بەرەو دواوە ئەڕوات ئێستا ئێمە جیلێکمان بۆ پێگەیشتۆ بەڕاستی کەی ئەخوێنێت یان کەی ئەخوێنێتەوە کاتێک کە ئیمتیحانی هەیە جاری وە هەیە زۆرێک لە باوکەکان پارێکی زۆر سەرفەکەن منداڵەکەی بیباتە مەکتەبێکی تایبەت بیباتە مەدرسەیەکی تایبەت بیباتە شوێن خوێندنێکی تایبەت پارێکی زۆر سەرفەکە سیارە ئەگرێت چی و چی لەبەر خاتری کە ئەوەی کەوا منداڵەکەی پێ بگات و لەو بوارەدا زانست و زانیاریەک بەدەست بهێنێ بەڵام تەماشاکەیت وەکو پێویست نییە ئەمەش بەڕاستی بێت بە دوای هۆکارەکانیان بگەڕین یعنی خەڵکێک بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا بۆچی هەوڵ ئەدات
بۆچی ئەو زان و زانیاری کە بەدەستی ئەهێنی هەوڵی زیاتر ئەدات چونکە ڕێز لە خوێندنەکەی ئەگیرێت چونکە ستایش ئەکرێت چونکە شکر و تەقدیر ئەکرێت لەبەرەوە بەڕاستی کاریگەری ئەگەر هات و لە وڵاتە ئەم شتانە فەراهەم نەهێنرێت لە ڕووی قوتابخانەوە یعنی ئەوەی کەوا پێویستە قوتابخانە شوێنێکی شیاو بێ کە منداڵ تایە دڵخۆش و ئاسوودە بێت یعنی منداڵ کە قوتابخانە کراوە دڵی خۆش بێت بڵێ ئەوە شکر قوتابخانە کراوە یعنی ڕەنگە زۆرێک لە بینەران و بەڕێزیشت بینی و بێتت لە وڵاتانە کاتی کە قوتابخانە ئەکرێتەوە مامەسا لە بەدەم دەرگاکەیەوە سێ چۆن پێشوازی لە تەلەبەکانەکە تەماشاکەی بە پێکەنین و بە یاری و بە تەوقەکردن و بە سوحبەت و قسەی خۆشەوە پێشوازی لە منداڵەکانەکە بەڵام هێشتا لە منداڵ لە وڵاتی خۆمان ئەنی ئێستا ڕاستە هەنێک بەرەوە پێشچوون چووە ئەگەنا حتا ئێستش زۆر مامۆستا هەیە چۆن یعنی بەداخەوە چۆن مامەڵاسکرا تەعامل دەکەن یعنی زۆر مامەڵەیەکی ڕق زۆر مامەڵەیەکی توند یعنی ئێستش بوار بدری هەنێک کەسێر حەزەکان دار و شوڵ و یعنی کۆمەڵە شتی تر بەکار بێ ئەمە بەڕاستی جێگای ئەسەفە جێگای نیگەرانیە جێگای بێتاقەتیە ئێمە حەق وایە هەمومان ئێستا بەرنامەی بەڕێزت زۆر گرنگە ینی بۆ دایکان بۆ باوکان بۆ فێرخوازە خۆشەویستەکان هەموو لایەک هەموو کەناڵەکان هەموو لایانی حکومی زۆر گرنگی بە بواری خوێندن بدرێ یعنی هەموو ساڵێک لە سەرەتای کرانەی و قوتابخانەدا مامۆستایان و تاربێژان باسی گرنگی خوێندن ئەکەن لە کاتی کۆتایی ئیمتیحانەکاندا باسی گرنگی تاقیکردنەوە و ئیمتیحان و هەوڵی فێرخوازە درێ ئەمانە بەڕاستی گرنگی خۆی لە عوتڵەی نێوەی ساڵە مامۆستایانی ئاینی و تارێکە دەن لەو بارەوە ئەمجا حەق وایە کەناڵەکانیش بەرنامەی تایبەتیان هەبێت ئەمجا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە شوێنەکانی تریش زۆر جارتیشک بخرێتە سەر ئەم بابەتانە چکە بەڕاستی من زۆر یعنی بێتاقەتی و نیگەرانیم هەیە لەو شتانی کە ئەیبینم ئێستا بە حکمی ئەو قەیران و کێشانی کەوا دروست بووە کابرایەک بۆ نمونە لە دایرەیە کە پیان و تو هەفتەی 2 ڕۆژ دەوام بکە یا هەفتەی 3 ڕۆژ یعنی معقول لە هەفتەی 2 ڕۆژەکە داوامەکەی وەکو خۆی ناکە ئەکرێتەوە بۆ ئیمزایەک بچی بۆ دایرەیەک بە هەفتەیەک ئیمزایەکت بۆ نەکرێ ڕۆژێ ئەو مۆزەف لەوێنیە ڕۆژەیەکێتر لەوێنیە یان بەڕاستی جا قسەکەی من ئەمەیە ناکرێ بە ناوی بوونی کێشە و بوونی قەیران و بوونی بێتاقەتی و بوونی ئەم شتانە نابێ ببێتە هۆکارێک بۆ پەکخستنی پرۆسەی خوێندن و خوێندەواری و زانست و ئەمانە چکە بەڕاستی ئەمە زەرەر لە کۆمەلگا ئەدات ینی زەرەر لە چینێک نادا بڵێ چینێک و بەست قوتابیەکانمان فێرخوازەکان بەڕاستی هەمووی لەم لایەنەوە زەرەر چۆن قوتابی و دایک و باوکی قوتابی و مامۆستا زاڵبن بەسەر ئەم ئاستەنگانە لەم ڕۆژەیە نەبوونی موچە و بایکۆت و نەبوونی بینای شیا و کتێب و منهەج و کۆمەڵشتی دیکە بوونەتە ئاستەنگ لە بەردەم 2 ساڵ یا 3 ساڵی ڕابردووی خوێندنە چۆن ئەم ساڵیش ئەم دیاردەیە دووبارە نەبێتەوە یان چۆن زاڵ بین بەسەر ئاستەنگەکاندا والله طبعا ئینسان داواکردنی حەقی شەرعی خۆی هەموو کەسێک جێ خۆیەتی داوای حەقی شەرعی خۆی بکات هەموو کەسێک لە هەر حەقێکی خۆی کە ئەدای ئەکات لە بەرامبەرەوانی لەو مافیشی هەیە بەڕاستی ئەو واجبی کە تۆ جێبەجێ ئەەکەی ئەبێ بەرامبەرەکەشت بالمقابل سوپاست بکات و حەقی هەوڵ و ماندووبوونی خۆتت پێ بدات لەبەرەوە بەڕاستی ئەمە ئەرکی هەموو لایەکە معنی من بە پێویستی ئەزانم هەمومان بەڕاستی بە خەمخۆریەوە لە پرۆسی خوێندن و خوێندەواری بڕوانین ینی دایکان و باوکان هەوڵ بدەن بۆ ئەوەی کە منداڵەکانیان بەڕاستی سارد نەبنەوە دەم زۆر یعنی کەس دەڵێت باشە من بۆچی بخوێنم ئادەی کامە مستەقبەلی خوێندن ئادی چەند ساڵە کێ تەعین بووە ئادەی چەند ساڵە کێچی کردووە جا دکتۆر تارق سوێدان کۆمەڵێک محازەرە و بەرنامەی هەیە بە تایبەت زۆر بۆ گەنجان هانی گەنجانەدات لەم بوارانەدا یەکێ لەو قسانەی کە لەو بەرنامانەوە ئەیان کرد ئەوە بوو کە ئەگەر لە ژیانی خۆتە تۆ شتێک زیان نەکرد بەرهەمێکە نەبوو لە ژیانی خۆتا تۆ بۆ خۆت زیادەی لە دنیا ئاخر ئینسان بۆ خۆی هەر کەسێ لە بواری خۆیە خوێندن و زانست و زانیاری شتێک خوێنێت ئەبێ شتێکی زیادەی هەبێ بۆ کۆمەلگا ئەبێ بەرهەمێکی زیاتری هەبێت ئەبێ جیاکارێکی تەواوی پێوە دیار بێت کەسێک ئەمڕۆ بۆ نمونە ئەبێتە مامۆستایەکی ئاینی ئەبێ شتێکی جیاوازی پێبێ لەگەڵ ئەوانەی پێشووتر خۆی لە ڕووی چی قورئان و سونەتەکەەوە خۆیەتی بەڵام لە ڕووی ئەداکردن لە ڕووی بەکارهێنانی کۆمەڵی ئوسلوب و شتی تر کەسێک کە زانکۆ تەواوەکات کەسێک کە ماستەر و دکتۆرا ئەهێنێت کەسێک کە بۆ نمونە لە هەر بوارێکی خۆیدا
یعنی شتێکی زیادەی پێ بێت شتێکی وا کە بەڕاستی پێوەی دار بێت ئەم کەسە بۆ شەهادە و زانست و زانیاری نەیخوێنەوە ئەگەنسا خۆ ئەگە هەر بۆ ئەوە هەوڵیدا بخوێنێت و لە پێش ناوەکەی دالێک وەکو دکتۆر دابنرێت ئەمە دەوری نییە چکە ئەمە جاری وا هەیە بۆ خۆشمان ئەوانەمان بینی و ینی کەسێک بووە بە حسابی خۆی بڵێن شەهادەی گەورەی هێناوە دان ناو بەرمە بابەتێکیان پێوتۆتەوە کە تەماشاکە ئەم بابەتە نەیزانیوە عیبارەتەکە بخوێنێتەوە نەوەک شەرحی بکات و باسی بکات ڕاستە ئەم بەڕاستی زەرر لە خۆشی لە کۆمەلگا ئەدات زۆر باش مامۆستا لەم وەزعەدا کە زۆر جار ئەبینین لە کۆمەلگا دایک و باوک بەهۆی نەبوونی و نەبوونی مەعاش و نەبوونی مەسروفاتی ڕۆژانە لەوەچێ زۆر جار حاڵەتی وامان هەیە دایک و باوکەکە منداڵەکە لە مەکتەب دەهێنێتە دەرەوە ناچارەبی خاتە بەر ئیشێک و یام هیچ نەبێ ئەو مەسروفاتی لە ڕێی مەکتەبە تایە سەرڤەکە تایە سەرڤنەکە کەسانێکمان هەیە لە کۆمەلگا هێندە خێرخوازن نایەڵێ ئەم قوتابیە کە گەشتۆتە زانکۆ بە فیڕۆ بچێ بۆ منە مەسروفی 2 ساڵی ئەکێشەیان درێژە بە خوێندنەکەی ئەدایام لە هەر قۆناغێکا بێ چۆن ڕۆڵی ئەم کەسانە بەرز بنرخێنین کەسێک کە هیچ بەرژەوەندی و خزمەتێکی لەگەڵ قوتابیەک دانیە بەڵام لەبەر خاتری خوا لە بێناو بەرزکردنەوەی ئاڵا و چرای زانستدا ئامادەیە لە گیرفانی خۆی لە مەسروفاتی خۆی درێژە بە خوێندنی ئەم قوتابیە بدات ڕاستە وڵایەکێکە لەو شتانەی کە حقیقەتەن جێی دڵخۆشی کۆمەلگایە ئەوەیە کە بیستومان هەندێک خەڵکی کە خوای گەورە ناز و نعمەتێکی خۆی پێداون لە سەرۆت و سامان و ماڵی دنیا هاتوون ماگانیان بۆ ئەو فێرخوازانە هەیە خانووی خۆی کردو بە داخلی بۆ قوتابی بەڵێ زۆر ڕاستە ئەوانە بەڕاستی دەستێکی خێر و دەستێکی چاکن لە کۆمەلگەدا دائیمە کۆمەلگا پێویستی بەم دەستە خێرانە هەیە پێویستی بەم کەسە چاکانە هەیە لەگەڵ ئەوەشدا بەڕاستی کاکە ڕیاز ئێمە میلەتی ئێمە یعنی ناڕەحەتی زۆری بینیوە باشە ئێمە دایک و باوکمان کە ئەوانی کە ئێستا بە تایبەت تازە پێگەن و مناڵیان ئەنێر لە بەر خوێندن خۆیان لە بیریانە کاتێک تەلەبە بوون چەند ساڵێک لەمە و پێشکە گرانی و ناڕەحەتێکی زۆر لەسەر میلەتی ئێمە هەبوو بەڵام دایکان و باوکانمە هەوڵیان لەگەڵ ئێمەدا بەردەوام بوون لەگەڵماندا بۆ ئەوەی کەوا بخوێنین بۆ ئەوەی کەوا ئەو چرای زانستە نەکوژێتەوە لە کاتێکە زۆر گرانی بوو خەڵک زۆر لە وەزعێکی ناڕەحەتا بوو حیسار و بارگرانێکی زۆر لەسەر ئەم وڵاتە هەبوو بەڵام دایکان و باوکانمان خۆی گەورە پاداشیان باتەوە هەولیان لەگەڵماندا هەوڵیاندا لەسەر ئەوەی کە بخوێنین کە دا نەبڕین ئەوەی کەوا بەردەوام بۆ لەو زەمەنەدا بەڕاستی کە خۆمێکێ بووم لەوانە زۆر زۆر ڕۆڵی گەورە و گرنگی دایک و باوکم لەسەر بووە بەڕاستی دایکان و باوکانی ئێسش ئەوانی کە گەنجن و تازە بڵێن پێگەیشتون و منداڵیان هەیە تازە چۆتە قوتابخانە یا 1-2 ساڵ حەق ئەوانش بەڕاستی ئەو هەوڵ و ماندووبوونە لەبیر نەکەن ڕاستە قەیرانێک و کۆمەڵێک کێشە هەیە بەڵام بە ئیزنی خوای گەورە ئینە مع العسر یوسرا لە دوای تنگانە و نەهامەتی و ناڕەحەتی ئینشاءالله فەرەحی و خۆشی دێت لەبەرەوە دایکان و باوکانش بە ئیزنی خوای گەورە دەبێ ئەوانش خاوەنی عەزم و ئیرادەیەکی بەهێز بن یارمەتی منداڵەکانیان بدەن لەسەر پرۆسەی خوێندن جا پیاوێک شتێکی باس کرد یعنی لەسەر وەزع و ژیانی خەڵک یعنی کاتێ بوو هەفتەی ڕۆژێک ئەگەر ئێوارەیەک برنجێکت بواە ئیتر وەکو جەژن وا بووم جا پیاوێک و قسەیەکی خۆش باسی وتی ئێوارەیە ڕۆژێک مام و هەنی میوان و شتمان هاتن وتی دایکمان خواردنێکی لێ نابوو نسکێنەی لێ نابوو خوانێ بڕێ وتی منیش بە براکەمە وتم وەڵڵاهی ئێستا ئەم میوانەمان هاتوو ئێستا حتمما دایک مەڵێ وەڵڵای کاتەکە درەنگە و تازە ئەوەم لێنا ئەوە نیژانن کورە دەی خوانێ بڕێ و قەیچیەکە و کێشە نییە وتی پیلانێکمان ڕێخست با ئێمە بچین ئەم خواردنە بڕێژین وتی هێنامان مەجەڵەکەمان لەسەر دیوارەکەدان و ئاوامان کرد حاچی تیا بۆ ڕشمان نەخوارەوە وتی وەڵا دوای دانیشین و دایکم وتی وەڵای کاک فڵانکە خوا بەخێر بێن داوای لەبر نەکەین بەخوای تر خواردنەکەشمان ئەوەمان لێ ناوە و وتی خەرێمە هەڵمان ناوتمان وەڵای خواردنەکەمان نەماوە وتی چۆن وتی وەڵا چون ڕشتومانە وتی باوەڕکە ئیتر چێشت و برنج و خواردنێکیان لێنا ئیتر زۆر خۆش بوو بەلامانەوە بەڕاستی ئێمە ئەو زەمەنانەمان بینیوە یعنی ئەوەشی کە تازە پێ ئەگاونەی بینی بێت حتمما بۆیان باس کراوە ئەو قەیران و نەهامەتی و ناڕەحەتیانە بەڵام مامۆستاژ الحەمدوللا بەردەوام و قوتابیەکانیش بەردەوام بن ئێمەش بە ئیزنی خوای گەورە ئینشاءالله بەردەوام لە کۆتایی بەرنامەکە داین و لە سەرەتای وەرزی نوێی خوێندن داین پەیامی جەنابەت بۆ قوتابی بۆ مامۆستا بۆ کارگوزار بۆ حکومەت بۆ دایک و باوکی قوتابی چییە بە کورتە بێ زۆر سپاس دەکەم وەڵڵاهی ئەم پرۆسەی خوێندنە بەڕاستی پرۆسەیەکی گەورە و گرنگە
داوام ئەوەی بەڕاستی بە هەمومان خزمەتی ئەم پرۆسە گەورەیە بکەین دایکان و باوکانش بەڕاستی ڕۆڵی گەورە و گرنگیان هەیە ئاگاد لە مناڵەکەت بێ کاتێ ئەینەری بۆ قوتابخانە ئاگاداری کە سەرپەرشتی کە ڕەنگە دایک و باوکە بێ نەزانی مناڵەکەی لە چ مەرحەلەیەکی خوێندندایە نەزانی لە چ قوتابخانەیەکە چونکە ئەمانە جاری وا هەیە عنی بیستمانشتی سیر و سەمەرە هەیە لەبەرەوە بەڕاستی گرنگی باوانە بدرێ ئەجا فێرخوازە خۆشەویستەکانی بەڕاستی هەوڵی خۆیان بدەن خۆیان مادوو بکەن لە پرۆسی علم و زانست و زانیاریەکە دوانەکەون بە ئیزنی خوای گەورە ئەم ڕێگایە ئینشاءالله ڕێگای بەهەشتە بێت نیەتی خۆیان پاکەنەوە بۆ خوای پەروەردگار بڵێن ئێمە خزمەتی دین و ژین و خەڵکەکەی خۆمانی پێکەین ئینشاءالله خوای گەورە بە عیبادەت و بەکاری چاکەش بۆیان زۆر سپاس دەکەم هاوسەیان خوای گەورە پاداشتی جەنابیش بداتەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەرمان بوون تا بە یەگەشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ